ڕۆژی بەیانی سبەی ئیشەڵڵا شەشەمین پێشانگای خۆشنووسی یەکێک لە خۆشنووسە هەرە بەتوانە و هەرە چالاکەکان ئەکرێتەوە بەڕێز دانادارا کە ئێستا لە لامان ئامادەیە خۆی زیاتر باسی ئەم هوەرە جوانەیمان بۆ ئەکات و باسی هەروە پێشانگاکە کاک داناگیان سڵاو لێبێ زۆر زۆر بەخێر بێت سڵاو لە ئێوە سڵاو لە کورسات زۆر سپاس بۆ بەڕێستان ماشەڵڵا جەناب بدێکێ لەو خۆشنووسانەی هەم زۆر بە توانای هەم زۆریش چالاکی پێمان بڵە تایبەتمەندی ئەم پێشانگایە کە ئیشەڵڵا بەیانی ئەکرێتەوە ئایا جیاوازی هەیە لەگەڵ پێشانگا پێشوەکانت؟ بەڵێ لە ڕاستیە لە ئێستاە کە وتوێژ لەسەر بابەتی هونەریەکەین 30 ساڵی ڕێکە من خەریکی بواری خۆشنووسیم ئەی ماشەڵڵا یعنی واتە لەگەڵ تەمەنمە لە هەر لە تەمەنی 6 ساڵی و من خەریکی ئەم پیشەیەم و معلومی بەڕێستانە هەر کەسێک لە هەر بوارێکە قوڵ بێتەوە دەبێت ئیبداع بکات لەو بوارەی خۆیان لە ڕاستیە ئەو پێشەنگایانەی یەک لە دوای یەکی کە ئیکەینەوە ئەبێ فەرقی هەبێ لەگەڵ پێشەنگاکانی ڕابردوو واتە نابێت لە ڕووی تەکنیک و لە ڕووی شێوازەوە لەوانی تر بچن بەڕاستی ئەمەش ئەم پێشەنگایی کە قەرارە بەیانی ئینشەڵڵا لە ئەمنە سوورە کە سەعات 2 ئیفتتاح بکرێت کە بە هاوکاری و پشتیوانی کاک عەباس فەتاح کە بەرپرسی ڕێکخراوە پیشەیەکان لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان کە ڕۆڵی زۆر باشیان بینیوە لە پێشخستنی ڕێکخراوەکان لە شاری سلێمانی بە تایبەتی بوارە هونەریەکان و ئێمە زۆرمان پێ خۆش ئەم کارە هونەریانە بەردەوام بن بە تایبەتی خۆشنووسی کە هونەرێکی ڕەسەنی دیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتی لەم منتیقەیە زۆر گرینگە و لە وڵاتە عەرەبیەکان زۆر گرنگی پێدرێت لە وڵاتی ئێران کە هاوسێمانە لە وڵاتی تورکیا یعنی ئەم وڵاتانی چواردەوری کوردستانی داوە زۆر گرنگی بە خۆشنووسی ئەدرێت بڵێ باشە لای خۆمان و گرنگی پێنادرێت بەڕستان زۆر چالاکن بێگومان دەستان خۆش بێت چەندین پێشانگاتان هەیە و هەر لە مانگی سێە لەگەڵ گروپەکەتانە چالاکیەکتان هەبوو پێشانگایەکی زۆر جوانتان کردەوە هەر لە بواری خۆشنووسیە بۆ ئەم پێشانگایی بەیانیش کە بەڕێزت کارەکانی خۆت کارە هونەریەکانی خۆت نمایشەکەیت پێ وایە بوونی ئەم چالاکیانە گرنگێکی زیاتر بە هونەرەکە نایەت بە هونەری خۆشنووسی نایەت یان تەنیا لە دەرەوە وڵاتانی دەرەوە گرنگی زیاتری پێدرێت وڵاهی لە ڕاستیە من ئەمێ لێرەوە زۆر سپاسی تەلەڤیزۆنی کورسات بکەم چکە ڕۆڵێکی زۆر باشی بینەوە لە ساڵی 2014 بە تایبەتی لە ساڵی ڕابردووە لە بواری پێشخستنی کارە هونەرەکانی هونەرمەندان لەم منتیقەیە لە سنووری سلێمانی کە وای کردووە ئەم گڕوتینە هەر بەردەوام بێت سەر ڕای ئەوەی کە بەردەوام ئاستەنگی داراییمان هەبووە یعنی باوەڕتان هەبێ هونەرمەندی وا هەیە لەم شارە هیچ دەعمێکی مادینێ هیچ نەک لەم شارە هەر لە کوردستان چکە بەڕاستی ئێمە لێتان ناشارینەوە ئیشی حکوومەتە یعنی بەڕاستی جاری وایە ئێمە چالاکیەکمانە بێت کە ئەبێ ڕاستە و خۆ داوا لە وەزارەتی ڕۆشنبیری بکەین کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە نابێت بچینە لایەنێکی تر چکە لایەنەکەی ئێمە پیشەیەکە خۆشنووسی و شێوەکاری و بابەتە هونەرەکان بەعام تایبەتە بە وەزارەتی ڕۆشنبیری کە بەداخەوە لە ساڵی 2014 بەوەی بارودۆخی دارایی و شەڕی داعش و بابەتانە نەماتوانی وەکو پێویست کە کارەکانمان پێشکەش بکەین و ئەم کاری کە بەڕاستی بۆ بەیانی ئامادەی ئەمە زۆر گرینگە هیوادارم بۆ هیوایم کە خەڵک بینەری هەبێت بینەرێکی باشی هەبێت جیاوازیان پێشانگای لەگەڵ پێشانگەکانی ترا چییە؟ لە ڕاستیە ئەمە 63 تابلۆیە ئاماژە و گزارشتن لە تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و کاتێک کە باسی خۆشنووسێکرێ ڕاستەوخۆ تۆ خۆت خەریکەکەی بە چەند حروفێکی عەرەبیەوە و حروفی عەرەبیش لەگەڵ ئێمە پێم وایە ینی ئەوەنە دوور نییە لە ئێمەوە چکە ئێمە لە وڵاتێکین و وڵاتەکە ناوی عێراقە ینی و عێراقیش معلومی جەنابتانە کە نووسینەکانی هەمی عەرەبیە و لەبەرەوە خۆشنووسیش نابێ نامەوە بێ لە ناو عێراقە بۆیە ئەم کارانە زۆر گرینگە کە خۆیە بینێتەوە لە قورئان و حەدیث و ئاەت و ئەو بابەتانە کە بە شێوازێکی تەکنیکێکی جوان فەنی چکە تۆ کە سەیرێکی ڕسمە لەمان کاتا خەتیشە یعنی ئەمە بەڕاستی خۆی ناوی پێشەنگاکە زەخرەفەی دڵە بۆ زەخرەفەی دڵ لەبەرەوەی دڵ حەزی بە شتانەیە یعنی بەدەست تۆ نییە جا لە پاڵ ئەم هەوڵە جوانانە تاوە لە پاڵ ئەم پێشانگا جوانەتە بەڕێز چەنەها با بڵێن دێری شعری شاعرانی کوردیشت هەڵبژاردەوە هەرنووسی و تا ئەم ئیشە جوانانەشت هەیە جا کاکدانە ئێمە لە ئێستا ئەبینین بەداخەوە مرۆڤ لەبەر تەکنۆلۆژیا نووسین زۆر بکەم بەکارهێنە ئەوەشی کە ئەینووسە بەداخۆ ناشرین نووسە زۆر گوێ ناکرێت چۆن نەکرێت ئەم هوەرە جوانە بهێنرێتە ناو خەڵکەوە
واللهی لە ڕاستیە هوەری خۆشنووسی هوەرێکی گرنگە وەکو باسمان کرد یعنی تەسەور ناکەیت چەند گرنگە ینی کاتێک کە ئێماڵین گرنگە خۆی بەداخەوە لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد گرنگی بە هیچ شتێک نەدراوە وەکو پێویست لەوانەیە گرنگی پێدراوێ بەڵام وەکو پێویست نەبووە بۆ تۆ تەسەور کە لە مانگی دوی ئەم ساڵە ینی هەمووی 2 مانگ لەمە پێش لە وڵاتی ئیمارات کە وڵاتێکی عەرەبیە من چوومەتە ئەوێ لە مەتارەوە دەیان کەس پێشوازی لێکردوون بەبێ ئەوەی کە هەر بمان ناسن تەنها لەبەر خاتری پیشەکە کە ناوی خەتاتمان لە خۆمان ناوە ینی کە ئەڵەی خەتات لەوێ وەکو پیشەی دکتۆر و مهندس سەیرەکرێ پیشەکە ئەمەنە گەورەیە زۆر گەورە سەیرەکرێ ینی لە بواری زانستی لە بواری هەتا ینی ئەو ئیشانەی کە تۆ ئەینوسی ئەوانەی کە تۆ پیشانی ئەوانە دەی ئەوان بەدەیان کامیرە ڕسمێگرن و ئێڵنەوە لە مۆزەخانە هەڵێگرن پیشانی خەڵکێدن بەکارێنن لە خزمەتی گشتیە ینی ئەمە ئێمە بۆ نەمانتوانێ وا بکەین ینی بەڕاستی ئێستا زۆر سوپاس بۆ خاتوو ئەمەل جەلال کە وای کردووە بواری گەشت و گوزار فراوان بێ لە هەرێمی کوردستان ینی ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی وە ئەکات کە ئەم لە داهاتووە ئیشاڵا ئەم معرەزانە بکرێن بە مۆزەخانە و دواتر ئینتاجێکی بێ بۆ حکوومەت هەرێمی کوردستان بۆ خزمەتی خەڵک بەکار بێتەوە ڕەوان ویستم ئەم پرسیارە لە کاک دانا بکەم کەس بووە هات بێت پێشانگاکەی تۆی بینی بێت ئەم تابلۆ جوانانە بۆ نمونە بڵێت حەز ئەەکەم بێم لە لای تۆ فێری خۆشنووسی بم بڵێ وڵاهی لە ئێستا سوپاس بۆخوا لە هەرێمی کوردستان تاکە خۆشنووسم کە ناوم هەبێ و دیار بم ئەوش فەزلی خوایە کە وام کردووە کە گرنگی و ئەهمیێت بە پیشەکە بدەم بەڕاستی یعنی هەر کەسێک لە هەر پیشەیەکا کار بکە ئەوە ئەکا کە پیشەکە گەورە و گرنگ بێت بەڕاستی کەسەکەەوە ئەکات لەبەرەوە لە ئێستاە چەندین دەوراتمان هەیە خۆشببختانە ئێمە بتوانین لە خزمەتی خەڵکی خۆمان نابین و لە خزمەتی شاری سلێمانیا بین و هەم بەبێ بەرامبەر هەم بە تێچوویەکی زۆر کەم ئەتوانن بەشداری ئەو خولانە بکەن کە زۆر زۆر گرنگە بەڕاستی زۆرە نەو کەسانی کە ئێستا لە خولەکانە بەشدارە بن لەگەڵتا من لە ئەکاونتی تایبەتی خۆتەوە هەندێک جار کار و چالاکیەکانی تۆ یان گروپەکەتانە بینم کە هونەرەکەت تەنها لای خۆت نەهێشتۆتەوە پێت خۆشە کەسانی دیکەش سوود لە تۆ وەربگرن و هوەری خۆشنووسی فێر ببن بەڵێ وڵاهی لە ڕاستیە ئێمە ئەم هوەرە خۆتە زانی هوەر بۆ هەمووانە یعنی ئەوەی کە ئەشی بینێ نەک هەر ئەوەی کە پیشەکەی هەیە ئەوەی کە ئەشی بینێت چێژی زیاتری لێبینێ بگرە لەبەرەوە ئێمە چەند دڵخۆشین بەوەی کە کەسانێک هەبن وەکو ئێمە فێری خۆشنووسی بن فێری شێوەکاری بن لە دوجار ئەمە بۆ خزمەتی شارەکە بەڕاستی بۆ شارەکەی ینی بۆ وڵاتەکەی بەڕاستی تۆ ئەچیتە شوێنێک شانازیە کە تۆ ئەو بڵێ خەڵکی هەرێمی کوردستانم خەڵکی عێراقم ینی پێشوازیەکی گەرمن لێکن زۆر خۆشەمە کات ئەو کاتە خۆشەکە تۆ ئەچیتە دەرەوەی بازنەکە دەرەوەی ئیتارەکە بەڕێزت هوەری خۆشنووسی تێکەڵ کردووە بە وێنەکێشان وایە ئەمە یاسایەکی تایبەت بەخۆی هەیە یان ئەوەش بە دڵائتر ئاڕای لەگەڵی پرسیارەکەت زۆر جوانە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەڵێم ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە ئەم وڵاتانی چواردەورمان و ئەمانەی ئێرە با بڵێن بە تایبەتی وڵاتە عەرەبیەکان هەر 22 وڵاتە عەرەبیەکە هیچ کەسێک هیچ خەتاتێک ئەو تەکنیکەی منی بەکار نێناوە و هەزاران خەتاتمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ کەسێک بەو شێوازەی کردوواتە چۆن بۆ نمونە لەو حەم هێناوە کانڤازی ئێرانیە ئەوە ڕوونە لای هەموو کەس ئەوانی کە ئیشی شێوەکاریەکەن و کانڤازەکە موادێکی زۆر باشە بە تەختە چواردەورە دراوە ساڤ ڕاکێشراوە و دواتر بۆی ئەڵمانیم هێناوە لە سەری جوان جوان تەختی تێکم بەکارێناوە زەرد و سوور و شین و سەوز و هەموو ئەو ڕنگانەی ینی ئەلوانەکانەوەی کە مناڵ و گەورە هەر هەمی پێی خۆشە ینی ڕنگ تاکەشتە بۆ دڵ پێویستە ینی بۆ چاو پێویستە بۆ ڕۆح پێویستە ینی من هاتووم لە جیاتی ئەوەی وەکو خۆشنووسەکانی ڕابردوو کە هەر هەمووی لەسەر کاغەزی سپی ینی هەر سپی بێزار بین بەڕاستی ئەکرێت شێوازێکی جیاوازتر و ئەم تەکنیکە هیچ کەس بەکاری نەهێناوە و لە دوای من شەوەر کەسێ بەکاری بێنێت تەقلیدەوە بەڕاستی باشە سبینی ئەم چالاکییان پێشانگایە هەیە یا شەشەمین پێشانگای بەڕێسانە پێشانگای تر هەیە لە ماوەی نزیکە یان چالاکی و پێشانگای تر هەیە بۆ گروپەکەتان بڵێ لە ڕاستیە ئێمە گروپی هوەری کوردستان هەر لە 2009 کە دامەزراوین بۆ خزمەتی خەڵک دامەزراوین و بەردەوام ئێمە دەستی ئەو کوڕوکسانەمان گرتووە هەمویان کەسی ئازا و بوێر و شارەزان و تاقە و
توانایەکی باشیان هەیە ئێمە ئەوی بتوانین ئەیکەین ئەوەی نەتوانین ڕایگرین بەڕاستی چکە خۆتان نەزان هەموو شتێک کە هەڵە سوڕێ بە کاروبار بە بواری دارایی و هەڵە سوڕێ ئالەبەرەوە ئێمە ناتوانین بۆ نمونە ئیشە بکەین کە نەتوانین و پێشەنگا ئەوەی کە بەیانی هەیە پێشەنگای تایبەتی خۆمە و لە ئێستادا لە وڵاتی قەتەرەوە بە فەرمی بانگێشت کراوم بۆ ئەو وڵاتە کە تاکە خۆشنووز لە هەموو عێراق کە بەشداری بکەم لە پێشەنگایەکی نێودەوڵەتی و ئەمەش نازانم تا ئێستا یەکلام نەکردوەوە ئەچمیان ناچم چکە دەبێت ئامادەکاری بۆ بکەی و ئەوەی کە زۆر گرنگە بەڕاستی ئێمە بتوانین بەردەوام لە خزمەتی خەڵکی خۆمان نابێن. هەر سەرکەوتوبی هەر بمێنیت سپاس بۆ هەوڵە جوانانە زۆر سپاس بۆ کورسات کە ڕۆڵێکی باشتان بینیوە لە پێشخستنی کارە هونەرەکانی شاری سلێمانی هەمیشە سەرکەوتوو زۆر سپاس دەستان